مرحبا خوندەوانێن زانینگا دیجلی و فراتی بخێر هاتن ئیرۆ ئەم سەر سەباکاری دەوام بکەن ئەمی بکوراهی کەتن بکەون دناوا سەباکاری ئەو مژارکی گەلێکی گرینگە دوێ ون وێنا پاش بزانبن ئەگەر نکاربن ئەمی گەلێکی پرسکرێک یانجی کێشەی بکشێنن گاوام پێنیشاندن دکن کۆمپیتیشن دکن یانجی پێشنووسی دکن گاوام بەرنامەیە دەنووسین پێشنووسی دکن بەڵێ ئەس دخوازم تشکی پێشی ڕاست بکەم کۆ مەدەرسەی بەرێ دەژوەرە شانی کردبوو ئەو خوێندەوانە دەبێن بێنا بکەم خوێندەوان ئەم بێژن ئاشە خوێندەوانە و ئایشە بژیشکە ئەم دخوازم بزانبن نابەراوادە چی هەیە ئەو نەڕاستە گاوا ئەم ئەگەر ئاشە خوێندەوان بێ و بژیشک بێ ئاشە بژیشکە دوێ ڕاست دژمەرە وەگەرێنی دوێم لەڤردە ترو ببینن کام پێشی وێنا حال بکەن کامی سابتن شغڵاندن اینکی هێدیە ئایشە خوێندەوانە ها ئەو دوێم لەڤر ئەند بنووسینن ئەند ویە ئاشە خوێندەوانە و ئایشە بژیشکە بدەن شغڵاندن ترو ئەم بێژن ئاشە نەخوێندەوانە ماناویە وەک ئاشە خوێندەوانە چەوتە گاوان بێنا دکن فۆلس چەوتە نەها بۆ ئاشە نەخوێندەوان ئاشە نەخوێندەوانە و بژیشکە دوێ چەوت وەگەرێنی بەڵێ نەهامە میناکە خۆی بەری کو دەرسی بەری دەمەژوەرە شانی کردبوو ڕاست کرد دەرسی بەری دە شاش بوو نەهام بکەون کوراهی ونزانم کەم ستاربارە ناستکن لەبەردە ستاربار کە هەیە ناوی وینا ئاهەیە و ئا خودیە ژمارە یەکە وەنزانین کە ئەو سیمبۆلە بارکردنەیە ئەمولۆ بار دکن لێ پایتنی دە بارکردن وەکینە وەکین بارکردنە نەها ئەزێ تشکێ ژوەرە شانی بکەم ئا وەکین چار ئەو سیمبۆل بارکردنە لێ هەگەر ئەملۆ بنووسینم هەگەر وەکینەک بێ ئەو دبێ بارکردن هەگەر دووەکین بێ ئەو دبێ پرسکردن ئەو بارکردنە ئەو ژی پرسکردنە گاوات بێ دووەکین ئەو پرسکێک و گەلۆ ئا وەکینێ چارە ئەمزانن کو ئا نەوەکینێ چارە گاوا ئەم پرسکن هەرتم پرسێ ئەنجامێ بەلێ یانژی نادستێنن یانژی چاوت و ڕاست نەها ئەم بدن شغڵاندن ji ber ku ji me re got falsa û falsçî çewta em tê digişin ku a nevekînê çar e niha em bipirsin gelo a nevekînê çar e ew sîmbol pirskirina gelo ew rast e eger duwekîn bê em pirs dikin ku gelo ew rast e eger exclamation jê re dibêjin kurdiya wî nizanim exclamation û wekîn bê pirskirina gelo ew nerast e niha em pirs dikin ku gelo a nevekînê çar e ew nevekîn e pirskirina gelo ew wekîn e û heger exclamation û wekîn bê pirskirina gelo ew nevekîn e niha em pirs dikin ku a gelo nevekînê çar e em karin şûnavê de vîna binivîsin a gelo nevekînê çar e erê a nevekînê çar e eger nevekînê çar bê ew pirs divê rast vegere xwedî ji ber ku em dibêjin ew nevekîn e û eger em wêna print bikin
ولو بيجن أنا وكيني چارە گەلۆ ڕاستە یان نا وەکینەی چارە نەهام پرسگون کە وەکینەی چارە بەلێ نەوەکینەی چارە ڕاستە نەوەکینەی چارە وەکینەی یەکە وەکینەی چارە نەوەکینەی چارە کام پرسکی دی بکن وەکینەی یەکە دەبێ بەلێ بێ ڕاست بێ وەکینەی یەکە ترو ئەمرۆ کۆماژی دەینم بەرێ ئەگەر وەکینەی یەک بێ نەهام پرس دەکەن نەوەکینەی چارە بەلێ نەوەکینە چارە ji ber وەکینەی یەکە وەکینەی چارە نکار بێ ڕاست بێ وەکینەی یەکە بەلێ وەکینەی یەکە نەها ئەم جوی پرسارە ئەم ئەزێ لەبەر بنووسێنم ئەو هەموو پرسن gelek pirs kir me gelek pirs kir ew hemû pirsin û em ji van pirskirinê re dibêjin sebakarî û van nivîsa re dibêjin li vir de nivîs hene halvana re derbirînên derbirînên sebakarî derbirînên sebakarî ew in ku ezê bi koma ezê li vir lo binivîsînim derbirînên sebakarî ew in ku li dawî de ji were çewt û rast vedigerînin ew her yek derbirînek a sebakarî ye derbirîn expression karin derbirînên binivîsîn ya jî derbirînin ferq nîne derbirînên sebakarî me li vir çar sebakarî çar derbirînên sebakarî heye me hemûka pirs kir niha hûn ajogerên du sebakarî nas dikin yek xwediyê du wekîna ye êdî jî exclamation wekîn du wekîn û exclamation wekîn ew exclamation dibêjin kurdiya wî nîzanim bi rastî eger hûn bizanibin ji min re bêjin niha me ji were di derbirînên sebakarî ji were danasîn lê hindin hene kan bêjin gelo ji pêncî piçûk e gelo ji yekê mezin e gelo mezin û wekînê yekê ye gelo piçûk û wekînê yekê ye kan pirs bikin wedî ku me va pirsa kir ji ber ku yek e ji pêncî piçûk e ji yek yekê mezin nabe yek yekê yan mezin e yan jî wekîn e belê rast e yek yekê yan piçûk e yan jî mezin e wekîn e belê rast e niha hûn dibînin ku li vir de jî çar derbirînên sebakarî heye me nivîsand bi tevahî şeş heye ez ê li vir binivîsînim wekînî newekînî piçûk û mezin pirsê piçûk û mezin piçûk û wekîn mezin û wekîn ew hemû derbirînên sebakarî ye belê niha em gihan dawiya waniyê xwe waniyê di hatû de em ê servîna bi kurayî bisekinin em ê hinkî din pêştetir herin ji bona ku em va derbirînên sebakariyê di nava torvanî de bidin şoxlandin belê niha em gihan dawiya waniyê xwe heta waniyekî din xwe baş binerin gelek spas